الحمد لله حمد الشاكرين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد المرسلين وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. براو خوشکی ایماندارم، السلام عليكم ورحمة الله وبركاته. پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان لە یەکێک لە تەوسێ و ئامۆژگاریەکانی بۆ ئومەتی نازاری خۆی ئەفەرمێت: البلاء موكل بالمنطق. بەڵاو وەبا و مصیبەت و ناڕەحەتی زۆر جارێ بەهۆی قسە و وتووێژ و گفتوگۆیە. یعنی یەکێک لەو شتانەی کەوا جەلبی بەلاءەکە و بەڵا و مصیبەت ڕائەکێشێ بۆ خۆت و خانەوادە و ماڵ و منداڵ و کۆمەڵگات، زۆر جارێ وتووێژ و گفتوگۆی ناتەندروستە یا قسەی نابەجێیە. بەهەرحاڵ زبان لە ئاینی پیرۆزی ئیسلامە گرنگی و بایەخی خۆی پێدراوە. وتووێژ و قسەکردن ئامراز و واسیتەی ناسیایی و ئاشنابوونە و یارمەتیدانی مرۆڤەکان و دۆستایەتی و خۆشەویستی لە نێوان یەکتریە. قسەکردن هۆکاری پەیداکردنی بەختەوەری و سەعادەتی دنیا و قیامەتە. قسەکردن هۆکارێکە بۆ ئەوەی کەوا بەڕاستی ئینسان پیاواتی و مەردایەتی دەرکەوێ، یا دوول لە ڕووی جەنابتان هەر بە قسەکردنە ئینسان ناپیاوی و نامەردی دەرەکەوێت. بۆیە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم: البلاء موكل بالمنطق. بەڵا و مصیبەت زۆر جارێ بەڕاستی بەستراوە بە وتووێژ و گفتوگۆ قسەکردنەوە. وەکوتراوە الکەلام صیفەة المتەکەلیم. قسە و وتووێژ و گفتوگۆ ئاکار و خوڕەوشت و صیفەتی ئینسانی وتەبێژە. یعنی زۆر جارە ئینسان پیاواتی و مەردایەتی بەهۆی قسەوە دەرەکەوێ، ڕازگۆیی و ڕازبێژی و ڕازبیر و باوەڕی و ڕاستکاری بەهۆی قسەکانیوە دەرەکەوێ، و زۆر جارێکیش بەڕاستی ئینسان بەهۆی قسەکانیوە ئاکار و خوڕەوشتی بۆ خەڵکی دەرەکەوێ کە پیاوێکی نامەردە، درۆزنە، دوور لە عەقیدە و بیر و باوەڕە، دوور لە کاری باشە. یعنی قسە و وتووێژ باشترین ترازوو میزانە بۆ ئەوەی کەوا ئینسان خۆی دەرخا لە کۆمەڵگا. جا بۆیە ئەبێت زۆر ئاگامان لە خۆمان بێ، لە قسەکانمان بێ، چونکە ئەو قسە و وتانە کە ئەیکەین تەعبیرە لە صیفەتی خۆمان، تەعبیرە لە مەردایەتی و جوامێری و پیاواتی خۆمان. ئینسان بە وتووێژ و بە قسەکردن دەرئەکەوێت. خۆشەویستان، دەبێت ئینسان لە کاتی قسەکردنە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: زۆر فەرمایشتەیە لەبارەی زبان و قسەکردنەوە و ئافاتی زبانەوە، بە چەندەها تاوانی لێ دەرچووە، بە چەندەها تاوانی لێ باس کراوە. پێغەمبەر لە فەرمایشترا فەرمێت: رحم الله امرأ قال فغنم أو سكت فسلم. پێغەمبەری خوا من ڕەحمەتی خوا لەو پیا و ئافرەت و مسلمانەی کە بەڕاستی کە قسەکە لە قسەکەیە قسەیەکە سوودبەخش بێ و بەڕاستی سەرکەوتوو ئەبێت، قازانجەکات. و هەروەها ڕەحمەتی خوا لەو پیا و ئافرەتەی کە قسە ناکا و بێدەنگ ئەبێ و سەلامەتە بێت. بۆیە ئەفەرمێت، یا پێغەمبەری خوا ئەفەرمێت صلی الله عليه وسلم، ئەفەرمێت: یا ئەیها الذین ئامنوا، ئەو کەسانی کەوا ئیمانتان هەیە، ئەگەر قسەی باشە زانی، فليقل خيرا أو ليصمت. من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت. پێغەمبەری خوا فەرمێت هەر کەسە ئیمانی بەخوا هەیە و تاک و تەنهایی خوا هەیە، ئیمانی بە ڕۆژی دوایی و حساب و کتاب و لێپێچینەوە و ڕۆژی پەسڵان هەیە، ئەگەر قسەی باش ئەزانێ بیکات، خۆ ئەگەر قسەی باش نازانێ با بێدەنگ بێ، خەسیرە دنیا والآخرە نەبێ. جا بۆیە پێغەمبەری خوا ئەفەرمێت بەڕاستی ئینسان کە قسەیەکە ئەگەر ئەو قسەیە باش و چاک بوو ئەمە قازانجەکە، ئەگەر خراپ بوو بەڕاستی زەرەری تیاکە، ئەگەر بێدەنگ بوو قسەی نەزانی بەڕاستی سەلامەتە بێت. بۆیە مەولانای جامی ڕۆمی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە فەرمایشتێکی ئەفەرمێ و نەسیحەتی و ئامۆژگاری مسلمانانەکە ئەفەرمێت: بەمەسەل سەر ئەمیرە و دڵ مەخزوونە.
دەم وەکو دەرگایە و زبان حرەسە کە حرەس نائەمینی دەرگا بوو زەحمەتی ئەمیر هەمووی عەبەسە. سەقەی زۆر جوانە، ئەڵێ سەری ئینسان بەڕاستی لە ناو جەستەی ئینسانە وەک ئەمیر و پاشا وایە. بەڕاستی دەمی ئینسان دەرگای ئەو قەسری کۆشک و پاشایەتیە. زبانی ئینسان حرەسی ئەو دەرگای کۆشکەیە. بۆیە ئەگە کاتێک ئەو زبانە ئەمین بێت هەوڵ و کۆشی پاشا بە فیڕۆ ناچێ. یعنی جەستەی ئینسان، سەری ئینسان، فکری ئینسان، بیری ئینسان. بەڵام ئەگەر ئەو حرەسە کە زبانی دەرگای قەسری پاشایەتی و ئەمیرە ئەگەر ئەمین نەبوو، ئەگەر لاسار بوو، ئەگەر ساختەچی بوو، ئەگەر خراپەکار بوو، بەڕاستی هەرچی هەوڵ و کۆشی ئەمیر و پاشایە هەمووی عەبەسە و بە فیڕۆ ئەچێت. بۆیە بەڕاستی زبان خەتەرناکێکی گەورەیە. بۆیە زانایان کە ئیستینباتیان کردووە لە قورئان و حەدیثی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆمەڵی ئادابیان داناوە بۆ وتووێژ، بۆ قسەکردن، بۆ گفتوگۆ، بۆی کەوا مرۆڤەکان بەهۆی زبانیانەوە تووشی گونا و تاوان دەبن کە پێغەمبەری خوا فەرمووی زۆربەی عەزابی ئەهلی قەبر بەهۆی زبانەوەیە. زبان ئەفەرمێت ئەگەر ئێوە کەفالەتی دووشتم بۆ بکەن منیش کەفالەتی بەشتان بۆ بکەم، زبانتان و ئەوەی کەوا عەورەتتانە بیپارێزن لە حرام و لە تاوان، منیش کەفالەتی بەشتان بۆ بکەم. زانایان فەرموویانە لە ئادابی گفتوگۆ قسەکردنە فەرموویانە تا پێویست نەبوو ئینسان قسە نەکات. یعنی ئەگەر قسەیەک پێویست بوو بیکە، ئەگەر قسەیەک پێویست نەبوو بەڕاستی مەیکە. لە مجلیسێکە قسەیەکرێ گفتوگۆەکرێ دوو نەفەر بەیەکەوە قسەیەکەن خۆتی تێڵ مەقڕێنە لە هەموو کاسەکە کەوچ مەبە. یعنی قسە لە دەمی کابرا وەرمەگرە یەکسەر تۆ قسەی تیا بکەیت، پەیوەندی بە تۆ نییە، کاری تۆ نییە، ئیشی تۆ نییە. تۆ ئەگەر لێیان پرسید قسە بکە، لێیان نەپرسید بێدەنگ بە، یعنی بە پێی پێویست قسە بکە. دوو قسە بە خەڵکی مەبڕە. زۆر جارێ بەڕاستی خەڵکمانێ دوو نەفەرن کۆمەڵەکەن مزین قسەیەکەن، کابرا پیاوێکی پیاوانەیە قسەیەکە نەسیحەتەکە ئامۆژگارێکە لەولاوە جوملەیەکی معتەرەزە باسەکە و قسەکەی پێ ئەبڕێ و کابرا ئیتر هەموو قسەکەی هەڵەوە شێنێتەوە، هەموو ڕێسێکاتەوە بەخوری، هەمووی لەبیر ئەباتەوە. بۆیە کاتێکەوە ئادابی گفتوگۆ ئەوەیە کە کابرا قسەی کرد گوێی بۆ بگرە. دوو نەفەر قسەیان کرد بەڕاستی ئەگەر پەیوەندی بە تۆ من خۆتی تیاڵ مەقورتیانە. خۆشەویستان، یعنی قسە بە خەڵکی مەبڕە و هەروەها زیاتر لە ئەندازەی پێویست قسە مەکە. ئەوەندە قسە بکە گوێت لێ بگرن. خۆشەویستان، وەکو زانایان فەرمیوانە قسە ئەڵماس بەو گران بەهاییە، ئەگەر زۆر بوو بەهای نامێنێ، نرخی نامێنێت. بۆیە قسەکردن ئەبێ بەڕاستی کەم بێ و پوخت بێ و بە پێی پێویست بێت. خۆشەویستان، و هەروەها زانایان فەرمیوانە قسەکردن هەتا تەمان لە پێشدا لە پێش قسە ئینسان فکر و بیری لێ بکاتەوە. یعنی لە خۆ قسە نەکا. عەقڵی ئینسان ئەبێت دائیمە لە پێشی قسەکردنەوە بێت، عەقڵی نەخاتە دوای قسەکردنی، چونکە بەڕاستی دوای زەرەری لێ ئەکات. بۆیە یعنی وەکو کوردەواری خۆماڵێ قسە بجو ئەو سابیکە، یعنی بیری لێکەرەوە، فکری لێ بکەرەوە، زەرەر و قازانجی وتەکان و قسەکانە لە یەک دەرەوە، بۆ ئەوەی کەوا تووشی هەڵە نەبی، تووشی قسە نەکەی، تووشی زیان نەبی. وەکو تاوە لكل مەقام مەقال، بە پێی پێویست، بە پێی مەقام، بە پێی شوێنەکە قسە بکە. تۆ مەسەلەی لە مەجلیسێکای باسی سوڵحە، تۆ مەڕۆ باسی مەسەلەی مردن بکە، مەڕۆ باسی مەسەلە ژن مارەکردن بکە، ئەمە باسی سوڵحە، پەیوەندی بە بابەتێکەوەیە کە ئەتۆ لەو بابەتە بدوێ، یعنی شتێکی خارجی مێرە ناوەوە. و هەروەها بە پێی پێویست لەگەڵ کەسەکانە قسە بکە، خیتاب لەگەڵ خەڵکا بکە. كلم الناس على قدر عقولهم. خەڵکیەکەی هەندێک قسە هەزمی پێ ناکرێ کە ئەیکەی وی عاجزە بێلێت، کەواتە مەیدە لە ڕووی، مەیکە بەرامبەری، ئەبێ قسەیەک بکەی بۆی کە ئەو وەریگرێت، ئەو بەڕاستی تێبگا. قسەیەک مەکە بەڕاستی پڕ بێ لە پێچ و پەنا، کابرا بەڕاستی بە نیکات حاڵی بێ، کابرا بە دوایی بغز باتە دڵی خۆیەوە، حیقدی لێ هەڵگرێ، ڕقی لێ هەڵگرێ، کەواتە تۆ بێ بە پێی عەقڵی کەسەکە، بە پێی بیر و باوەڕی کەسەکە، بە پێی مەقام و شوێنەکە تۆ قسە بکەی. و زانایان فەرموویانە
قسەکردن زانایان وتویانە حتا لای خۆت بێ دیلی تۆیە، بەڵام کە کەوتە سەر دەرەوە هاتە دەرەوە تۆ دیلی ئەو قسەی. بۆیە زۆر کەسێک بەهۆی وشەیەکەوە کوژرا، بەهۆی وشەیەکەوە بەڕاستی ئابڕووی تکێنرا. زۆر خەتەرە وشە لای تۆ بێ دیلی تۆی و لە خەزانی بەندینخانەی توایە، بەڵام ئەگەر هاتە دەرەوە بەڕاستی کە قسەکە خراپ بوو، مای زەرەر بوو، مای فیتنە بوو، مای ئاژاوا بوو، بەڕاستی تۆ ئەبی بەدیلی ئەو قسە و هەتایە باجی ئەو غەڵەتە ئەدەی. زۆر کەسەیە لە مجلیسا، زۆر قیسە و چیرۆکەیە کە بەڕاستی خەڵکانێکی زۆر بەهۆی وتە و قسەوە زەربەی زۆریان لێدرا، زۆر زەرەری گەورەیان کرد. لە شێخ حەسەنی خەرقانیان پرسی ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێ، فەرمیان چۆن بزانین خەڵکی ناخی پاکە؟ فەرمی ئەگەر زبانی پاک بوو ناخیشی پاکە، ئەگەر زبانی پاک بوو ناخی پاکە. وتیان چۆنە بێ قوربان؟ فەرمی چونکە بەڕاستی دڵ و دەرونی ئینسان کاسەیە، زبان کەوچکە، کەوچک ئەوە هەڵەگرێ لە کاسەکە هەیە، دەریایە، دەریا کاتێکەوە شەپۆل ئەدا ئەوەی کەوا لە ناوێتی خاتە قەراقەکەی. زبانیش بەڕاستی قەراقی ئەو دەریایە، کاتێکەوە ئەو ناخی تۆ ئەو دڵی تۆ چی تیابێ بەڕاستی زبانەوە دەرەبڕێ. بۆیە بەڕاستی زبان تعبیرە لە ناخی تۆ، لە ناخی موسڵمان، لە ناخی ئیماندار، لە ناخی هەموو مرۆڤەکان. بۆیە بەڕاستی پێویستە ئینسان ئاگای لە وتووێژ و هەڵس و کەوت و قسەی بێ لە کاتی گفتوگۆکردنە. قسە دەبێت لە ئەندازەی شان و شەوکەتی خۆتا بێ، قسەیەکی زۆر زل نەکەی، بەڕاستی وعدێکی زۆر گەورە بێ، وەکو ئەمانەی کە ئەمڕۆ کە بەرپرسی وڵاتیشن قسەی زۆر زلەکەن و بەڵام دوایی خۆیشان خەجاڵەت و ڕسوای لای میلەتەکەن. یعنی تۆ قسەی بکە لە شانی خۆتا بێ، لە دەسڵاتتا بێ، لە قووەتتا بێ، لە هێزتا بێ، وعدێک مەدە، قسەیەک مەکە نەتوانی بێتە سەر بە پێی توانە. چەندێک دەسەڵاتەیەڵێ کوردەواری خۆیانڵێ بە ئەندازەی بەڕەکەت پێت ڕاکێشە خۆشەویستان، تۆش بە ئەندازەی قەبارەی خۆت و پلەی خۆت و پای خۆت و هێزی خۆت قسە بکە، نەک بەڕاستی یعنی لە هەموو کاسێکە کەوچ بی، نەک زبان ڕادەی بە ئارەزوو، زبانە دەرببڕی بە ئارەزوو، وعد بە قسە بکەی، ئەمە خەتەرە بەڕاستی. بە دووربی لە وتەی ناشرین، ليس المؤمن بالطعان ولا اللعان ولا الفاحش البذيء. پێغەمبەری خوا فەرمووی ئینسانی موسڵمان ئیماندار ئەوەیە کەوا بەڕاستی جوێن فرۆش نییە، فاحیشەکار نییە، درۆکەر نییە، قسەوتەر نییە و تانە و تەشەرە نادا. یعنی تۆ لە کاتی قسەکردنە ئادابی گفتوگۆ ئەبێ قسەیە نەکەی بەڕاستی زبری تیابێ، جوێنی تیابێ، تانە و تەشەری تیابێ، مەسەلەی غەیبەتی تیابێ، بوهتانی تیابێ، درۆی تیابێ، جوێندان و ئەمانەی تیابێ، بەڕاستی بێتە هۆکاری فیتنە و ئاژاوە و ناڕەحەتی. کەواتە تۆی موسڵمان، تۆی ئیماندار بۆ ئەوەی تووشی بەڵا نەبی، تووشی موسیبەت نەبی، بە گوێی پێغەمبەر بکە. پێغەمبەرە فەرمووی صلی الله علیه وسلم زۆرێک لە بەڵا و موسیبەت و ناڕەحەتەکانی ئینسان، ناڕەحەتی دڵ و دەروونی ئینسان بەهۆی قسەکردنەوەیە. قسە منطقی ئینسان، البەلاء موەکەل بالمنطقی، بەلا بەستراوە بە قسەی ئینسانەوە. بەڕاستی پیرەمێردی شاعری کوردەواری جوانە فەرمێت زبان ڕابێنە لەسەر قسەی حەق، بە ئەدەب نەوەک بە شێوازی ڕق. ئەو پارچە گۆشتەی لە ناو دەمایە، کلیلی دەرگای خێر و بەڵایە. هەروەکو دەرگای خێر ئەکاتەوە، سەری زۆر بەڵاش هەڵ ئەداتەوە. یعنی سەری زۆر بەڵا هەڵ ئەداتەوە زبان، سەری زۆر خێریش هەڵ ئەداتەوە. کەواتە ئەمە ئەمەگرێتەوە بۆ عەقڵ و سەقافەت و تێگەیشتنی ئینسانەکان. کاتێک کە قسەکانی لە یەک داوە، زەرەر و قازانی لە یەک داوە، ئەو کەسە لە دنیا و لە قیامەتا سەربەرزە بێ و خۆی بەختەوەرەکە. ئەگەر لێکی نەداوە، کەسێکی کوردەواری دەم شڕ بوو بە ئارەزوو قسەیە کرد، ئەو کاتە بەڕاستی خسر الدنيا والآخرة. خواج أفرميت يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أي إيمان دارا لخوا بترسن اتقوا الله حيثما كنت، لخوا بترسن. إن جاء أخوي تبارك وتعالى فرمي إيمان دارا لخوا بترسن وقولوا قولا سديدا، قسي باش وريكو بيكن، وقولوا للناس حسنا، قسي باش بكن، قسي جوان بكن، قسي باش صدقيه في غمرة فرمي صلى الله عليه وسلم. خواج أفرمي قسي جوان وباش كن، أجر قسي باش وجوان تان كردوكانشتان باش وشاكا، أجر قسي خراب كن كردوكانشتان همين بفي رودا خرماني عبادتان أسوتينيت.
قسەی باشتان کرد ئیسڵاحی حاڵتانە بێ لە دنیا و لە قیامەتە بەختەوەرە بن لە دنیا و لە قیامەتە خوا لێشتان خۆشە بێ ئەمە ئیطاعی خوا و پێغەمبەری خوایە هەر کەس گوێڕایەڵی خوا بێ گوێڕایەڵی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم بەڕاستی فەقەد فاز فەوزا عەظیما ئەوە سەرکەوتووی دنیا و قیامەتە بێ خوا لە هەموو لایەکمان خۆش بی خوا ربی خوا لێت ئەپارێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت بە ناو جوانەکانی خۆت لێمان ڕازی بە لە باوکو دایکمان خۆش بە لە خۆمان خۆش بە لە باوکو دایکمان خۆش بە عاقبەتمان بەخێر بێڕە ئیسڵاحی حاڵمان کە زبانمان پاراوکە لەسەر ذکری خۆت لەسەر یادی خۆت لەسەر سڵاوات لەسەر پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم لەسەر قسەی جوان لەسەر نەسیحەت لەسەر ئامۆژگاری لەسەر قسەی ئیسلاح نەک لەسەر فیتنە نەک لەسەر بوهتان نەک لەسەر تاوان نەک لەسەر گوناح خوای زبانمان پارێزاوکە لە هەموو ئافاتەکان لە هەموو خراپەکان لە هەموو تاوانەکان زبانمان لە شەڕا نەبێ لە تاوانە نەبێ لە گوناها نەبێ لە بوهتانە نەبێ لە جوێنە نەبێ لە بەرگری لە زاڵم و ستەمکاران نەبێ یا ربی خوا زبانمان پاراوە بێ لەسەر لا إله إلا الله ومحمد رسول الله لەسەر یادی خۆت و سڵاوات لەسەر پێغەمبەری خۆت صلی الله عليه وسلم خوای لێت ئەپارڕێنەوە دڵ و دەرونی هەموو لایەکمان ئیسڵاحکەی یا ربی خوای گیان شیفای جەسە و ڕوحی هەموو لایەکمان بی شیفای نەخۆشی ماڵۆمان بی شیفای نەخۆشی خەستەخانەکانمان بی ئەوانەی داوای دوعای خەیریان لێ کردوین لە دەروی وڵات لە ناوەی وڵات نەخۆشیان هەیە کێشەیان هەیە گرفتیان هەیە خوای شیفای نەخۆشەکانان بی خوای کێشە و گرفتەکانیان بۆ چارەسەرکەی یا ربی خوای هەموو لایەکمان لە وەڵا و وەبا و مصیبەت و ناڕەحەتی لادەی ئەم وەبا ئەم ناخۆشیە ڕووی لە وڵاتمان کردووە خوای وڵاتمانی لێ پارێزاوکەی لە سەرمانی هەڵگری یا ربی خوای لە سەرمانی هەڵگری خوای لە سەرمانی هەڵگری یا ربی خوای بەهۆی تاوانی تاوانکاران و تاوانی خۆمانەوە خوایە زیاتر عەزابمان نەدەی زیاتر سزامان نەدەی خوایە بە ڕەحمی خۆت ڕەحممان پێ بکەی بە سۆزی خۆت سۆزداری هەبێ بەرامبەرمان میهرەبان بە بەرامبەرمان بەڵاو وەبا و مصیبەت و ناخۆشی ئەرز و ئاسمانمانە سەرگڵە دەرگای خێر و خۆشی ئەرز و ئاسمانمانە سەرکەرەوە کار بەدەستی وڵاتمان بۆ ئیسڵاحەکە ئەگەر قابلی ئیسڵاحن ئەگەر قابلی ئیسڵاحن خوایە لە قارون و فرعون و نەمرود خراپەتیان پێ بکەی یا ربی خوای لێت ئەپارڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت بە جەلالەتی خۆت لەبەر خاتری خاترداران لە پێغەمبەران و سالیحان و پیا و چاکانت خوایە بە ئیمانمان ژێنە بە ئیمانەوەمان برێنە بە ئیمان و زیندومان کەرەوە محەبەتی خۆت و پێغەمبەر و ئیسلام و سەحابە و هاوڵان و ئال و بەیت و مسڵمانان لە دڵمانە بچەسپێنە بەو ئیمان و محەبەت و خۆشەویستیەوە بژین ببرین زیندوو بینەوە خوایە لە ڕۆژی قیامەتە لەسەر پردی سیرات و بەرقپەڕینەوە لە ژێر ئاڵای لا إله إلا الله ومحەممەد ڕۆح عەشمان بکەی یا ربی خوای گیان پێغەمبەر بانگمان بکە و دەرمان نەکا بەدەستی مبارەی خۆی ئاوی کەوسەرمان باتێ لە توینەتی و نەکبەتی دنیا و قیامەت ڕزگارمان بێ یا ربی خوای بەزەی بە کەساسی و دامایی و ترس و بێمی ناو گۆڕمانە بێتەوە زبانمان سابت بێ جێگر بێ لە وەڵامی فریشتەکانی ناو گۆڕە پەروەردگارە لێت ئەپارڕێینەوە بە ئیسمی عەزەمی خۆت بە ناوە جوانەکانی خۆت دەستمان بۆ لای تۆ بەرز کردێتەوە ئیسڵاحی خۆمان و وڵات و نیشتیمان و هەموو وڵاتی مسلمانان کە عیزەت و نەسەت بۆ مسلمانان بگەڕێنەوە هەموو مسلمانان لە نەهامەتی و وەبا و نەخۆشی و ظاڵم و ستەمکار ڕزگار کە هەر تۆمان هەی پشتیوانمان تۆی تۆ قادری و تۆ بەتوانای یا الله یا الله پشتیوانمان هەر تۆی داوە لە تۆکەین یا ربی خوایە لەبەر خاتری خاتردارانت بە لوتف و کەرەمی خۆت و قادریەتی خۆت فریامان کەوە آمین آمین أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين